کاکە دیار لەسەر ئیشێک کە هیچ ئیشێکی گوناهی نەکردووە بەوەی کە تعبیری لە خۆی کردووە وێنەیەکی کێشاوە بۆیە هەمومان لە پشتین ئینشاءڵڵا شتی واش دووبارە نابێتەوە و پەروەردەی کەرکووکیش بە بەڕێوەبەر و جێگر و بەڕێوەبەری ئیشرافیش هەمویان لەسەر خەت بوونە بۆ چارەسەرکردنی کێشەکەی و ئینشاءڵڵا کۆتایی هاتووە و ئەو پەیامی دکتۆر ئالانیش بوو کە پێیانی ڕاگەیان نەک هەر ئەمساڵ ساڵەکانی تریشی خوێندنیشی لە ئەستۆ گردووە و ئینشاءڵڵا موفقە بێ کاکە دیار و خانەوادەکەی ئێمە جارێتتر سوپاسیانەکەین و ئینشاءڵڵا تووشی هیچ ئەزیێتێکیش نابن. ئێمە هانی هەموو کوردێکە دەین لەم شارەیە بە زمانی دایک بخوێنێ بەڕاستی و هەر کەسێکیش ئازادە بەڕاستێکی ئەگەر لە هەر خوێندنێ بکرێت مانای ئەوە نییە ئەوەی کە لە خوێندنی کوردی نەی خوێن نەتوانێ بیر و ڕای خۆی دەربڕێ. تێگەی ئەمە بیرڕایەکی سەرەتاییە کە وێنە کێشانێ بووە وە کەستێکی نەتەوایەتی بەڵام ئەوەی کە هەڵی کردووە ئەوە بووە کە دەری کردوێتە دەرەوە ئەوەی هەڵی کردووە ڕێنمایی شکانوە دیارە بەڕێوەبەرەکەیەتی و ئەو قوتابخانەیەکی ئەهلیە لەواتێت هەنێ جار بەڕێوەبەرەکە زۆر ئاگای لە ڕێنمایە یاسایی و پەروەردەیەکان نەبێ بەڕاستی.